گرنگە هاوکارەکانتان یعنی سوودی زۆری هەیە. منە خۆم صاحب دوو مناڵی هەتیوم بەڕاستی ئەگەرم هاوکاریانە نەبێ ڕەنگە بژێوی ژیانمان زۆر کەم و کەم دەرامەتین. چەند ئافرەتێکی تر هەبوو لەگەڵ خۆما کە ئەم پێداویستیە زۆر زەرور بۆ بۆیان بەهۆی کەمی ئەم پێداویستیۆ نەیانتوانیوە ئەمڕۆ لەم خێرەیە بەشدار بن و بێن ئەلێرانە سوودمەند بن لەم عەشیانە. ئەنجا هیوادارین زیاتر و زیاتر هاوکارەکانیان بنێرن چکە ئەم منتیقەیەش یعنی کەسانێکی زۆر کەم دەرامەت و صاحب مناڵی نازدار و صاحب مناڵی هەتیویتیا هیوادارین یعنی وا بێت شتەکانیان کە جێگەی ئەو کەسانە هەر هیچ نەبێگەر بە سەبەدە خۆراتێکیش بێ دڵی ئەو مناڵە هەتیوانە خۆشکەن. ئێمە هێوادارین بۆ بەرنامەی بەخشین ئەوها لەسەر ئەم هاوکاریە بۆ فەقیر و هەژاران بەردەوام بێ. فەقیر و هەژاران لە گوندەکانی نحی ئاغزرە گەلێ زۆرن، زۆر مەمنونین ئەگەر گوندەکان بەسەرەوەکەن و بۆ خۆتان بگەڕین و بزان فەقیر و هەژار چەند زۆرە. زۆر دەستخۆشیشتان لێکەین لە بەرنامەی بەخشین ئەگە ئەم سەد ماڵەی بەسەرەوە کردووە بەس ئەم سەد ماڵە زۆر کەمە. هیواداری لە بەرنامەی داهاتووە بۆ مازیات هەر هەموو ساڵێک تقریبا بۆ 8 ساڵ ئەچێ لە سەروبەری ئەوەی کە مانگی ڕەمەزان بێ یان لە ناو مانگی ڕەمەزانە ئێمە دەستمان کردووە بە یارمەتیدانی فەقیر و هەژاران چەندێک کە لە دەستمان هاتبێ بە تایبەتی ئەو هاوکاریانی بەرنامەی بەخشین بۆی ناردوین بە یارمەتی بەرنامەی بەخشین تەبعاً بە هاوکاری ئەوان ئێمە توانیمانە چەند ماڵێک جاریوا بۆ 8 ماڵ جاریوا بۆ 100 ماڵ جاریوا بووە 50 ماڵ ئیتر هاوکاریمان کردوون. ئەم جارەیان دەستخۆشییان لەکەین بۆمانیان زیاد کرد و کردیانە 100 حیسە هەر بۆ گۆبتەپە نەبوو جارەکانی کە گۆبتەپە و ئاغزەلەر بەشدارە بوون بەڵام ئەم جارە سوپاس بۆ خوای گەورەوەمان کرد کە زۆرترینی گوندەکان ئەوەی کە فەقیر و هەژاری تیا بەشدار بن